ئەدایکە هەستە بابڕێن تو ئەرێ بەس سەبرێ بکەن کاکە بەس سەبرێکی ئیسەدیە کاکە بەشکم 100 دلاری پێ بردەم ماشەڵڵا خوا ڕزقی نایە یاخوا بە خۆی بۆ ئەتوارەکانی وەڵام منیشە ڕۆ دایگیان بە قوربان بەس سەبرێ بکرا سەبر بگرین تحملمان نەما هەرێت ناخۆنتان بینم چیمانەیە وەڵا خواردنەوە گازیەکانمان هەیە شەربەتە فرێشەکانمان هەیە شەربەتی فرێش چیمانەیە پرتەقاڵ مۆز هەنار کاڵەگەیە بەڵێ کاڵەکە فرێشە کاڵەکی هەیە کاکە ناخۆین هیچ ناخۆین دوای بان تەکەینەوە دوای فلس دەگیر بامانە چی ئەی بکاتە بە پرسیارەکەی تۆش بەخوا لەگەڵ سعدیە یەک لۆ سخەن تۆش با بڵێ شتم شت ئیسە دێ کورە داوا پێ بکەنە نیچ نیسە سعدی دێ والله لا داخا بیکە بەگاڵتە والله لا داخا پێکەنم من بەسە بابڕین لا حول ولا بەخوا تۆ کورە دەبەست دانیشن کاک ئەرێ دەبەستە کاکە بێتامتان کرد تۆزێ ڕێزم بگرن ڕێزی چی بگری هەر لەبەر خاتری من بمێننەوە خواوەکە ئێمە دانیشتوین ها هەردێ قابلە نەیە کورە ماشەڵڵا یەخوا لە شی ساق نەبێت تسمە ئەم شوێنەشی بە تایبەتی گرەوە کەس نایە لەبەرەوەی بۆ عید میلادمان بۆکە لەو عید میلادە دێ کاکە دێ ماشەڵڵا ئینێ نەبێ یاخوا قوربانتم هەردەگری بەبرێتی مانە ورا نابي بتلفونك ورا بەکەلامەت بەرداگری دەزانم وەدا کاکە نیە چامر خوب بوونیت ساریش 150 خێزانتە بگورە کاکە و خێزانەکەتە ورا كاكا تبو بنا ما تلفون الو دوایە دوایە هاجيانا باشي سلامت بي خوش بي بابڕۆ بڵەما توش بوو والله كيدين بخير بين چێ دێت ئەمە میم ورا خيزان ما كاكا ئەوە خيزان بێت ئەوە باش والله من هلك تاخير دبن تي بينم باش ماسي اي بسر تشاو فێر بە لە پیاوی خەڵکی فێر بە تيتو باش باقلاوش دينم بسر امرك دعوت دەکەم بە ماسی و بە باقلاوەش دەیتێتە خوافز خوافز باش خوار لك خوافز خێزانە چی نییە خراپ بدەوە چی خێزانەکە یعنی نییە لێ ناگەر ئیشەکە ولا كاكا ولا برام او من دالو تسمي كردو دەسەڵمی کردی شروع بکەین بدمي علاجي بدمي خواردني بيسي خواردينا دريم علاجي ددمي بالا سو علاجانا بردوام باش دبي ئەتی ئەوەلی وەم نەگوت دکتۆر ئەو هین هەستا دی هەستا خۆزە نەبوت زیرە زیر حێرە نەبە تۆش بەس خەفەتی دنیارە دڵمانایە دایکە هەستە بابڕێن وەڵڵا خەریکە دڵمە بڕۆ بابڕێن کورە دانیشن کاکە دانیشن سەدێ دانیشە تۆ دانیشە ڕاستەکەڵە ناخۆشی کرد گۆشتە چ ناخۆن دەبرا تەواز بێنە تۆ هۆریس ناخۆنەوە دایکە وەڵڵا من دانیشتم سەدێ تۆ دانیشە شۆن قسەی تۆ کەوتوین انا شروع بكم لكيو دانا کورە برام دوکانی خۆتە شڕبی نادۆزیەوە تان تاي هبو کورە تای لێ نییە کاچی من کورە شێتم لۆ دەکەی دەبی كاكا او انا مان هنا تۆ هەردووکم يقدق كاكا راوست برام كاكا او شركه سويسري وان هي لغا شركه ايراني بس سعري قرانوا تەواو بازو شروع بتاكا بینە کاکە تمري تنبو تەمەنی چەند بوو کاکە 12 ساڵ نابي كاكا ونابي برام کورە برام نابي دەبیتە كاكا وابو تمنى نابي او ابو تمنى نابي لا حول ئەوە بەچەندیە قسەیکە نەکەی نەری نوعی کەمانەیە كنا ابو هشت زارة كاكا ئەوە 10,000 بابڕ باقي دمورا کورە بابە گەردەنی خۆش و ئازادی بە پێشە کۆوا کورە كنا من خوش ويا سرطان دایکە هەستە بابڕێن خەریکە دڵمە تەقێ ئەرێ سەدیە کاکە دەدەیت بەس دانیشن ئەو سعدی تەلەفونەکە سعدی تەلەفونەکە کاک سعدی باشی ئەرێ چیت لات کاکە لێرەی ئێزۆ لە شوێن خۆمانی نیم ئادی بێنە عادی سعدیە ئێ تەلەفۆنی بۆ کەس نەکردووە درۆکە بەڵێ. خوعیب ناکەی تۆش درۆکە پێمان ڕابیێریت پێمان ڕابێریت بڕۆ دایکە پێشکەمە لە ئەو خراپ گۆشتە چ ناخۆن ئەرێ ناخۆین ئەرێ دەواز بێنە تۆش کاکە ناخۆین دایە لیمۆ دەوەرن چییە؟ هێشتێکە خۆین شەربەت هێشتەیە تووری خۆرەگی فانە نییە باسی چێکەی تۆ